ئەمڕۆ میوانێکی زۆر ئازیزمان هەیە لە پرۆگرام کە سەبەر لەوەی دەست بە پرۆگرام کەین پرسیارم لێ کردکە یەکەمین جارە لە کەرکووکە چالاکی ئەنجامدات هەرچەنەکە هاتووە بۆ کەرکووک بەڵام یەکەمین جارە کۆڕ و سیمینار لە کەرکووکە ئەنجامداوە کۆتا جاریشی نابێت ئینشاءله ئەمڕۆ لە ڕۆژی خۆشەویستیە دکتۆر فەرهاد پیرپاڵ لەگەڵمانە دکتۆر گیان سڵاوت لێبێ بەیانیت باش بەخێر بێ بۆ کەرکووک هەر بژیت ستۆدیۆکەشمانت ئاوادان کردێتەوە وڵا منیش دڵم خۆشە لەگەڵتان بەو قسانەی کردووە یەکەم جارە دێمە کەرکووک ساڵاتی دەکەم لەش ساغ بێت یاخوا چۆن بوو بڕیارتدا بێ لە کەرکووکا چالاکی ئەنجام بدێەوە کۆنسرتێک ئەنجام دێەوە بە دیاریکراوی لە ڕۆژی خۆشەویستیشە وەڵان نەژاد بوو برادێکمێ ناینەرە ئەو نەبایان لێرە نەدەبووم ئیتر هەندێک قسەمان کرد ئاخری گەیشتە ئەو قۆناغە ئێستا قۆناغێکی باش لە ڕۆژی خۆشەویستیاتیمە کەرکووک قەت بیرم لەوە نەدەکردەوە ڕاستەکەی کە لە یەکێک لە ڕۆژەکانی بڵێنەوەی پێدان ڕۆژی خۆشەویستی لە کەرکووک بووم و بە کۆمەڵێک بیر و بۆچوونی باشەوە لە پێناو کەرکووک چکە من حەز لە مناسەبات ناکەم حەز لە سەفەریش ناکەم ئەگەر کار نەکەم مثلەن بە کەرکووک کار ڕەت دەبوون چەندان ساڵە بۆی بچم لە خانەقین بە خۆڕایی دەرز بڵێمەوە یەک ساڵ ئەمریکیەکان بەردیانە خستن سەر فڕەددان سەر ئۆتۆمبیلی هەر کەسێک ئەگەر پێشیان کەوتوە لە ساڵی چەند دکتۆر وەڵا زمانی مەلا بەختیارکەی و ئەو کاتانە چکە ئەوتی وتی فەرهاد ناگوتی دکتۆر گوتی بەشی کوردی لە خانەقین دادەکەن منش گوتم بۆ گوتی وەڵا بە معرف خەزنەدارمان و تۆ نایە هەڵێ پیرم تەمەنم بە دکتۆر عەزەدین مانوتووە ئەویش هەر تەمەنی هەیە منیش شەرمەم لە خۆم کردەوە گەنج بووم ئەو کاتە ئاوام کرد گوتم من دەچم کوتی ئاخر مەعاشمان نییە و نامچی و کوتم حەزەکەی مەعاشیان ساڵێک چووم لە خانەقین دەرسم گوتەوە داهاتم سعات ئەوە بەیانی زوو لە خەو هەڵدەسام هەڵبەتا سعات هەشت من لە لای شۆڕی جە و سەرڕێگەی بەرەو چوونە خانەقین قاوەڵتیەکم دەکرد یعنی کاهی کەرکووکت خواردووە الحەمدولیلا زۆر باشە یاخوا کەرکووک ئەوە سەرڕێی ئەوەم بوو بۆ ماوەی ساڵک بەڵام چالاچیم کرد بێ نا هەمیشە دەهاتن برادرم دەهاتن لە هەولێر پێیانەوتم ئەمت باشە کاکە بەسەر چاو ئەوها بڕۆن ڕێکی بێخن بێم وەنیا بەس ئەم جارە شتەکان هەموو ڕێکرا ئەزار ڕەحمەت داکوهەوی دەژانی ئەساوە هاتووم ئاوا بوو ئەو شەویش لێرە مانیمەوە ئەتۆ ئەم شەمیانی کەرکووک بووی ئارێ وەڵا خەوی کەرکووک خۆش بوو ئی هەولێر خۆشترا بۆ لەبەرەوەی زیاتر خەوت لە هەولێر دوێنە 4 و نی نووسین لەگەڵ کۆمەڵە گەنج و ئەنا هاتراخر ئەمڕۆ کۆنسرتمان بەڵێ بەڵێ ڕۆژی خۆشەویستیشت پیرۆز مەمنونم زۆر ببینم هاتەوە لە تۆش پیرۆز لە ڕۆژی خۆشەویستی ئەمڕۆ ئەوە خەرێکین ئینشاڵڵا سەعات چەندە سەعات سێ سەعات سێ لە سنتەری ڕۆشنبیری کەرکووک جا هەمووشمان لەوێ ئامادە دەبین دکتۆر ئاوا بزانم سیمینارەکەشم هەر لەسەر چییە یا خۆت پرسیارم لێ بکە یان پرسیار من پرسیارت لێ دەکەم بڵا بزانین سیمینار دکتۆر سیمینارەکەی کە سەعات سێ پێشکەش دەکرێت تەوەرەکانی زیاتر چییە بن؟ خۆی 10 دقەم هەیە بەس بۆ سیمینارەکە ئەوهاش باشترا بۆی کورت و پوخت؟ ئەدە یا ئەسڵا هەموو سیمینارێک پێویستە هاوێ جا دکتۆر تۆ زیاتر بە سیناریۆ و بە نمایش و بە تەمسیل شتەکانیش ئەگەیەنی وایە؟ لە کاتی قسەکردنمە بەست بەڵێ نەسی تەمسیل نییە ینی حەرەکە ئینسان ماوەستامە نوێی چاوانم ماچ کردی زوو لە کورتی بڕانمەوە بۆی پێم نەڵێ چیوانە ڕۆژی خۆشەویست پیرۆز و حەڵەکە و چی و بەڵام لە سیمینارەکە شتێکی گرنگ بۆ کەرکووک پێشکەش دەکەین تەنیا من و یعنی خۆم و وازم دوو کەسی تر ئاگایان لەیە
لە ئاستەکی بەرز دەموێ مادەم هاتوومەتە کەرکووک ئەوە بکەم کە پێویستە بۆ کەرکووک بکرێ. جا دکتۆر کەرکووکیش عەفوومکە کەرکووکیش بە ئەها شاری بابە گورگوڕ و ئاگری بابە گورگوڕ ناسراوە تۆش نێوانت لەگەڵ ئاگرا زۆر باشە ئاستەکەم من برزم ئاگرەوە بێجگەلەوە کتێبێکیشت هەیە بە ناوی شەڕی ئاگر و ئاو ئەگەر باسێکی ئەوەشمان بۆ بکەی بزانە 4 عنسر هەیە لە ئەوەی کەون پێک دێنێ ئاگر ئاو دەبینێ بەڵێ هەوا خاک ئەو چوارەیە هەموو کیمیایی جیهان ئەم خاک ئەم چوارەیە ئەنجا شەڕی ئاگر و ئاو لە ئەفسانەکانیشدا هاتیە تو بزانە نەورۆز خەون ئەبینی ئەڵێ بۆ ئاو بیجێڕەوە ئەبینی ئاو نێرە ئاگر مەیە بۆ دەڵێ ئاگر ئەوە شەیتان لە ئاگر دروستبووە هەندێک گستوڕەی وایە مانای مەسەلەی ئاگروا و وەرە بۆ پرسیارەت کرد وتم کەرکووک ئەها پەیوەندی بە ئاگری بابە گورگوڕەوە هەیە برجەکەم ئاگرا ناوچێت و ئاوات ئاوە تەمەشای ناوی کەرکووکیش بکە ئێستا زۆر کرد مەسەر هەیە دنووسێتی کیرکووک هەیە دەنووسێت کەرکووک بەڵێ عەرەبی هەرکەس نازانێت ئەگەر بۆی دانانی فەتحەیە یا کەسەیە بەس بەڕای تۆ لە چیەوە هاتۆ کەرکووک وشەی کەرکووک وەنیا بیردە نەکردێتەوە کەرکوچینەوە کە لە ناو شتەکەمی نادت بەس کە لە دەرەوە سەری دەکەی یان کە بە چاوێکی مێژووی سەیریشت دەکەی یان بە چاوێکی زمانەوانی ئەنجا من مەرەقم هەموو ئەو شتانەیە کەواتە حەقمە بیر لە مەسلەی ناوی کەرکووکیش بکەمەوە بەڕای من کەرکووک لە گڕەوە هاتووە گڕ زەحمەت هاتوو لە گڕ لە گەڕ دەچمە گەڕکوچێ جلەیە وەکو هەولێر ئێستا هەولێریش زۆر جا مناقەشە دەکرێت بە تێگەیشتی من هەر ئەربە ئێلۆیەکەیە ئەربە ئێلا ئەربێل ئەولێر وردە گۆڕان بەسەر فۆنەتیکەکاندا دێ مەسەلەن فارسی دەڵێ ئەنار کوردی دەڵێ هەنار ئەو ئەلفانە هەموو دەگۆڕێ بۆ هە لام لە هەولێر ئەربێ لامەکەیەخی تەحویل دەبێ بۆ ئێستاش هەولێری بە دووکەڵی دەڵێن دووکەر کەس نازانێت قەزت دووکەرە یان دووکەڵ جا دکتۆر من خۆم هەولێریم بە ئەسڵ ئەنجا دوای نوکتەکت بۆ جەمەسا باوەختی بەرنامە کاردێ ڕۆژە سەرەوە ئەنجا ئاواجان ناوی کەرکووکی ژوابزان پەیوەندی بە گڕەوە هەیە بابە گوڕگوڕ هاتم بۆ کوڕ یعنی ئەو گڕەی پێشەوەی کەرکووک گڕ کۆک نەسەن من وای بۆ تێدەگەم کۆ یعنی کۆ دەبێتەوە کۆک یعنی دەتانین بڵێن بە کورتی کەرکووک دەکاتە گڕجوان گڕ کۆک ئەوە تێگەیشتی من ڕەنگە کۆکەکە ئێخیری پەیوەندی بە کۆکردنەوە هەبی کۆ گڕ کۆیە کافەکە باو باوە باب کافێکی بۆ دادەندرێ ناوک ئەو کافە پاشگریت ئەنجا باسی سیمینارەکەمان دەکرد دەمێ هەندێک پرسیار بکەم ماوە شەرت نییە جواب بدەینەوە مەزەن تۆ کەرکوچی من ئەسڵنەوە لە هەولێریم باشە لە کەرکوچەکان دەپرسین هێوارێ کۆمەڵە پرسیاریان لێ دەکەین مثل من هەولێریم لە هەولێریەکانیش بپرسی ڕەنگە نەزانن هەندێک پرسیار بەڵام خەڵکی کەرکووک دەبێ کۆمەڵێک پرسیار هەیە ئەمڕۆ لێی بکرێ من لێیان دەکەم سعات سێ ئەوەی حەز دەکە فەرهاد پیربار پرسیاریان لێ بکە بابێن ئەوەی حەزیش ناکە بانێ جا تۆ زۆربەی هەوادارەکانت گەنجن دکتۆر ئەوانی کە حەزەکەن دکتۆر فەرهاد لە نزیکەوە ببینن گەنجن پەیامت چییە بۆ گەنجانی کەرکووک کە ئەمڕۆ دێن بۆ ئێرە بۆ سەنتەری ڕۆشنبیری وەڵا بەڕای من لەگەڵ یارەکانیان من بۆ خۆیان باشترە نێنە لای من کە بێنە لای من سەری من دەکەن
بەس لەگەڵ یارەکانیان من بۆ خۆیان دڵیان خۆش جا دەوێت لەگەڵ یارەکانیان بابێن بۆ لای تۆ قەچێکە هەم ئەوەش زیارەت هەم دەبێ. توجارەت ئەوەش دەبێت وانە باشە جا باشە بڕگەکانی تری سیمینارەکە و کۆنسرتەکە چیە بێ دکتۆر جگەلەوەی تۆ سیمینارێکی دەخولەکی جگە لە پێشکەشەکەی سیمینارە دەدەقەیەکە کە پاشان بێگومان مەجالێک دەدرێتە خەڵک گفتوگۆ بکرێت چونکە من هەر پرسیارەکان ناکەم بڕۆم پاشیەوە نازانم دەکەوێتە کام سعات بەڵام لە دوایی تر سیمینارەکەەوە وردە وردە دەکەوینە کۆنسرتەکە کۆنسرتەکە کۆمەڵێک گۆرانی ئۆریژینالی خۆمە من بە ئەندامەکانی گروپە مۆسیقایەکەشوان دەڵێم بەڵێ دەڵێم چکە یەکێکیان هەیە گۆرانی دەڵێ لە ناومان دەڵێم قەت گۆرانی خەڵک نەڵێنەوە یعنی هەموو دنیا فێر بووە گۆرانی زەکەریایە گۆرانی حەسەن زیرەکە گۆرانی سەڵاح داودەیە کاکە تۆ بۆ گۆرانی ئەوان دەڵێەوە ئەگە گۆرانی بێژی فەرمو وەرە لەحنێک تەبێ وەنیا ئەجا هەیە دەنگیشی ناخۆش هیچ خۆش نییە بە کۆمپیوتەر و چیەوەوانە و کلیپم تۆمارکرۆ یعنی گۆرانی ئەمڕۆ بوویتە خۆ هەڵکێشان یان دووبارەکردنەوەی شت من ئاواجان نامێ ینی گۆرانی بڵێم ڕاستەکەی نامێ بمە گۆرانی بێژی بە واخری ئەمرشم بەس ناخۆش نییە دەزانم دەنگم دەنگ خۆشی دەبێ هێزیشی لەگەڵ بێ و ئەداش ئێستا مەسەرەن ئەو پیاوە مامۆستا عومەرە درێژی پێدەڵێن دوێنێ لەگەڵی بووم ماشەڵڵا لە دەنگی و لە ئەدایشی 75 ساڵە هەر لێرەشەوە لە ڕۆژی خۆشەویستی پڕ بە دڵباوەشی پێدا دەگرم و یەکەم کەسە ئاوهای پێ بڵێم چکە کەسێکی ینی نەجیبە زۆر بێجگەلەوە هونەرمەندێکی گەورەیە و گوزەرانی ژیانی من ینی پێم خۆش نەبوو کە نەشم دەزانی ئەوهەیە ڕەنگە ئەو هەرجۆشی لێ نەبێ هەر ئاگاشی لێ نییە من باسی دەکەم بۆ معلومات ینی بەڵام هونەرمەند دەبێ لە ئاستێکی گوزەرانی باشێ بۆی بتوانێت خزمەتی هونەرەکەی بکە مامۆستا عومەر ئەو هێزەشی هەیە قسەم لەسەرەوە بوو لەسەر باری گوزەران نەبوو زۆربەی هونەرمەندانی کەرکووک ڕەنگە باری گوزەرانیان زۆر باش نەبێ بەڵام هێزی عومەر مامۆستا عومەر و ئەدایشی ماوە و بەویشم گوت بەس هەر گۆرانێک کۆنەکان کۆماڵاش کوتمامەسەوەی عەلی مەردانە کاشتە چقۆت سەڕم پێ دەفرست ئەنجا ئاوا ینی گرنگە پێش هەموو کەسێک بۆ خۆم ئەو قسەیە کە بە خەڵک دەڵێم جێبەجێ بکەم و جێبەجێشم نەکردو ینی خۆی ئەوە هات یعنی جاری وا هەبوو لە حەمام بووم لە حەنم بۆ هاتووە حاڵاتی سێرم هەیە کە لەحن دروست دەبێت ئەگ نازانی لەحن کەی دێ زۆر باشە ئاماژت بۆ کرد کە بە مامۆستا عومەرە درێژ دەڵێ ڕۆژی خۆشەویستیت پیرۆز و ئەو شتانە ڕۆژی خۆشەویستیان لە خۆت پیرۆز کرد دکتۆر گوڵیان بۆ هینای دەینن ناینن حەزم لە گوڵ نییە زۆر حەز لێ نییە ناوەڵا ینی کەیفم زۆر بە گوڵ نایە چونکە دوو قسەی خۆشم بۆ بکەی باوەشێکم پێدا بکەی جوانترین گوڵە وەنیە لە کوردی دەڵێ خۆ گوڵی گوڵت بۆ چ ئەرێ ئەوە بووە کەرکوچی وردەوردە تۆ تۆزێک مێردم بە کەرکوچیان کرد ئەیجان تا پیرۆزە سەلامەت ئاوا دەبێت کەرکوچیتەوە وەنیە دەڵێ چێ خزم تا دەڵێ هێشتا ژنم نێناوە مانای ژن ئەسڵی عائیلەیە ئەکید ئەرەوەڵا دکتۆر دەبینم لەسەر دەست هێشتا بۆیە و چشت هەیە وەڵای ڕازەکەی لەگەڵ دوێنێ دەکرد دوێنێ ڕەسمم دەکرد ئاوا ڕەسمی ژوام یعنی لە ناکاو دەستماندا ڕەسم بۆ مامۆستا ئالانەکەیە گەلەری هەبوو لە سلێمانی تەکلیفم لێ کرد یعنی ئەگەر هاتە هەولێر بیبینم دوایی کە هات ئێستا نەک هاتووە پێکەوە کار دەکەین بەڵکو
لە ناو ڕێستوڕانتی پەتاتە خۆرەکانیش لە هەولێر بەشێکدا ئەو گوتمەوە گلەری تۆیە یەک گلەری جوانمان دامەزراندووە ئەنجا سەقفەکەی بنمیچەکەی دەمەوێت بکەمە ئارت ئاردەکە دەمەوێت بکەمە ئارت لە ناو ئیش بم ڕاستی لەش ساغ بێت تابلۆکانی تۆ ئەوەیان هەیە کە تابلۆی جیاوازن باشە فیگەری زۆری تێدایە هەندێک جار ئەها خەڵک بە ئاسانی لێی تێناگاتن تابلۆی مۆدێرن هەموو خەڵک بە ئاسانی تێناگات هەمووی هەری من وەنیا بەس لای من مەسلەی ڕسم شێوازە هەر بەگشتی هوەر شێوازە کامەران مکری بە ڕەحمەت بێ دەیوت کاک فەرهاد دەیوت مامۆستان بوو چا ساڵ ئەوت کاک فەرهاد ئێمە هەموو شتمان وت تەواو چ وتراوە یعنی چ ماوە نەگوتراوێ ئەوە تەفکیری کامەران بوو ئەوت حوسێن عارف گەورەترین چیرۆک نووسی کوردە شێرکۆ بێکەس کاکە من بۆتانی گوتی هاتن لێم کۆبوونەوە گوتیان کامەران وەرە گۆڤارێک دەردەکەین حەڕەکەیەک دروست دەکەین ئەووا بناوی ڕوانگە هێشتا ڕوانگە دروست نەبوو لە بەغدا ساڵی هەفتا گوتی من نەچوم کاک وەرە گوتم وەرە شێرکۆ چی هەیە ئێمە نەمانوت شعر بۆ ئافرەت بۆ نیشتیمان بۆ وەی دەزانێ ڕاستیش دەکا لەسەرەکەەوە ڕاست دەکا کاتوو باسی ژنت کرد بێ باسی ئازادی ژنت کرد بێ باسی کرێکار کرد بێ باسی زووتیار کرد بێ هەموو تویانە قاعنی عومانەوە جیلی پێش کامەرانیش چ دەمێنێ کەواتە ئەدەبیاتی مۆدێرن ناوات دەکاتە ستایلی تۆ چۆن باسی ئازادی دەکەی لە شانۆژ وایە ئەم چۆن باسی ئازادی دەکا ئەو چۆن باس دەکا کەواتە ئەدەبیاتی مۆدێرن هوەری مۆدێرن یعنی شێواز دەبێت جیاوازێ سەلت فەلمەت پێکەوە نەبوون لەگە شێرکۆ هەردووچیان لەگە عەبدوڵڵا پەشێویش هەر سێکیان ڕەفیق بوون یەک جیل بوون هەر سێکیان شۆڕشی کوردیان نەدینی هەر سێکیان ژنیان نەبینی هەر سێکیان نامچەن لە یەک قۆرە بەڵام دەبینی عەبدوڵڵا پەشێو ستایلەکە هیچ پەیوەندی نییە بە شێرکۆ دەبینی لەتیف ئەسڵەن یەک خەنجەری لە نێوان هەردووچیاندا وەتی من لەتیفم پەشێو ئاوای کرد شێرکۆ ئاوای کرد دیتیان لەتیف فەرمەتێک پەیدا بووە لە کەسیان ناچێ لەتیف لەوان بچووکترە شێرکۆ لە 59 یەکەم شاری نەشر کردیا پیرەمێرد بۆی نەشر کردووە پەشێو لە پاشیوی ئەو زە لەتیف دێ وا بزانم یعنی یەک بە دوای یەک هاتنی تەمەنیان وا بزانمەوە هەیە لەتیف خۆماوە بە هاتۆ بۆێرە لەتیف سڵاو لەوێ برام بەیانێک تۆ ژۆرێدا ئەو بۆ چانەش فڕەدە خۆ دەتوانی بڕۆی ئینشاءڵڵا هیچ بانگێشتەکەین دکتۆر بێکەوە پرۆگرامێکەکەین کەسێکی گەورە بوو لە زەمانی من زۆر باش لەتیف هەڵمەت کاریگەری بەسەر جیلی ئێمە زیاتر بوو لە چاو شێرکۆ و پەشێو چکە ئەمن کە پەیدا بووم عەبدوڵڵا پەشێو لە ئاخرین دیوانەکانی بوو شەو نییە خەونتان پێوە نەبینم ئەوە بوو دوایەوە هیچتری نەما بەڵام لەتیف تازە دەست پێ دەکرد شێرکۆ زۆرە شعرێکی دەنووسی کە زیاتر نوخبە حەزی لێ بوو ڕووبار و دووسر و دیچێوی ئەوانە هەموو خەڵک تێناگا لە ئێستاشدا کوڕەکەی دەستی نووسینی هەیە ئەو عەلاقەمان لە کوڕەکەی چێ بە زارەوی تاوکەین لەتیف هەڵمەت زمانی من و تۆی هێنا ناو شار کەی زانی سادەین لەتیف لە ئاستێکی تراوە بۆیە شعبیەتی لەتیف و شۆڕشی لەتیف هەڵمەت لای بەسەرجیلی ئێمە زیاتر بوو لە چاو شێرکۆ و پەشێو زۆر باشە دکتۆر وردە وردە سعات 3 نزیک دەفتەوە ها کۆنسێرتەکەمانێ ئەوش نامێت زۆر
والله جاري نارن نامي زور زور عزيت بدم نامي جاني حزم لي بزور حاول زور زیاتر برنامه کدرێژ کەمە بەس سلسال تۆش پێویستە پشوویەک بدەیت پێویستە ئەوەی کە خۆت بە باشی زیاتر ئامادە بکەی بۆی بۆ کۆنسرتەکە و جانم. گەنجی زۆرتر ببینی باشە پرسیاری ئەوی. زۆرتریان لێ بکەی أو. زۆر زۆر خۆشحاڵ بووم دکتۆر ئەمڕۆ لەگەڵ تۆیا پرۆگرامم کرد ممنون ئەوە قلبي. شانازیەکی زۆر زۆر گەورەیە بۆ من سپاس کە عليك. من لە نزیکەوە پێشتر تۆم بینی بوو لە چەند جارێک لە پێشانگەی نێودەوڵەتی کتێب بەڵێ. لێت کڕیوەوە بێکەوە لە ڕسمیشمان گرتوانەوەڵا لە سلێمانی إيه واو دوزار هاتمه. بەڵێ جا ئەمە شانازێکی تر بوو بۆ من زۆر زۆر سوپاس خۆشحاڵ عەلەیکم. بووم دەست و چاو خۆش بێ عەزیزی. دووبارە بەخێر بێ ممنون. دواوتت ئەگەر بۆ گەنجانی کەرکووک بۆ من بۆ پرۆگرامەکە بۆ کەناڵی کەرکووک والله هیوادارم لە سعات سێ ئەمڕۆ لە بەڕێبەراتی هۆڵی بەڕێبەراتی سنتەری ڕۆشنبیری کەرکووک لەوێ ئەوەی حەزی کرد بیان بین و هەندێک قسە بکەین و هەندێک جۆ لە گۆرانیەکانیشم ڕاوەگرن ئەگەر حەزیان جاگۆرانیشت بۆم نەوت ئەمڕۆ لە پرۆگرام لێرە ئا بەیانی بۆ لەخۆ هەڵسا ئەوەی چێ گۆرانە عەبدولقادر چێ شارەکەی پیرەمێردە لەوێ یاڵە چاوەڕێ دەکەم باشە دکتۆرگیان جانم. زۆر زۆر خۆشحاڵ بووم دەست و عەزیزی. چاو خۆش هەستین؟ بێ بەخێر بێی مەمنون با جانم. من کۆتایی بە پرۆگرام بێنم سپاس بۆش کە تاکو ئێستا بینەری پرۆگرامی بەیانی باش معفوم کە دکتۆرجان جارێکی تر ڤاڵانتاینتان پیرۆز بێت هەمیشە دڵخۆش بن سعات سێ هەمومان لە سنتەری ڕۆشنبیری کەرکووک لە سیمینارەکەی دکتۆر فەرهاد پیرپاڵ دەبێت. کتێبێکمان هەیە چاپیان کردووە سپاس بۆ کاک ئاسۆمامان بە تایبەتیش بۆ کاک نەژاد کە هەموو شتەکانی گەیاندە قۆناغێکی ئەوەی کە کتێبێکی شەیە چاپیان کردووە بەڵێ دابش دەکردنە سەر چالاکیەکە بە ژێر چاودێری هەواڵ ئاسۆمامەند لە پرسراوی کەرکووک سلاحەدین یەکێتی نیشتمانی کوردستان بەڕێوە دەچێت بە سپاسەوە ئەویستمان لە سەرەتاوە ئاماژەی پێ بکەین پرۆگرامەکەمان پێشکەشکردن سعاسێ هەمومان لە سنتەری ڕۆشنبیری دەبین بە ئومێدم ئێوەش ئامادە بن دڵخۆش بن و خواتان لەگەڵ